لەگەڵ میوانەکەمان بەڕێز تارێک سەرمەمی کە وەکو چاودێرێکی سیاسی ڕاستەوخۆ لە هەولێر و میوانیە مابێ گفتوگۆی ئەم بابەتاکەین. کاک تارێک سپاس بۆ ئامادەبوونە بەگشتی تێبینی و سەرنجەکان لەسەر ئەم شەڕەی کە لە 28 دووە دەستی پێ کردووە بۆ لە لای ئێوە و بە شێوەیەکی گشتی لە جیهاندا چییە؟ بەڵێ سپاس بۆ جەنابتان ڕێزوسڵاو بۆ بینەرانی کورسات نیوز. لە ڕاستیدا ئەم شەڕە شەڕێکی چاوەڕوانکراو بوو دوایی شەڕی 12 ڕۆژەی کە لە مانگی 6 ساڵی 2025 ڕوویدا و وەستا. ئامادەکاریەکانی نۆمانجی ڕابردوو بۆ هەر سێ لایەنی پەیوەست بە شەڕەکە دەرفەتێکی باش بوو بۆ هەژمارکردنەوە و یا ڕێخستنەوەی کارتەکانی بەردەستیان چ لە ڕووی سیاسی دیبلوماسی هەروەها لە ڕووی سەربازی و ئامادەکردن و تاقیکردنەوە و هەسەنگاندنی لایەنی بەرامبەر خاڵە بەهێز و لاوەزەکانی لایەنی بەرامبەر. ئەمە بۆ هەر سێ لایەنەکە دەرفەتێکی باش بوو، بەڵام دەرکەوت لەگەڵ دەستپێکی ئەم خولەی یا جەولەی دووەم و خولی دووەمی شەڕەکە دەرکەوت لایەنی ئەمریکا و ئیسرائیل بە هێزێکی تونتر و بە بەرنامەیەکی تۆکمەترەوە لە چاو هێرشەکانی پێشتر هاتنە مەیدانەکەەوە و توانیان لە یەکەم دەستپێکی هێرشەکەدا زۆرترین سەرکردە باڵاکانی کۆماری ئیسلامی ئێران لەناو ببن و بە ڕابەری گشتی خامنەئی کە ئەمە شەڕێکی جیاواز و قورس دەیبێنن لە چاو شەڕەکانی دیکە. بەڵێ بەتەکید ئەم شەڕە بێگومان زۆر ڕاستە ئەم شەڕیان لە هەموو لایەکەوە جیاواز دەبێت لە شەڕی 12 ڕۆژە و شەڕەکانی پێشتر. جیاوازەکەی لەوەیە کە ئەم جارە چەک و ئامادەکاری باشتر لە شەڕی پێشتر کراوە لە شەڕی نۆمانگ بەر لە ئێستاکە، هەروەها توانای یەکتری باشتر تاقی کراوەتەوە بە تایبەتی شەڕی 12 ڕۆژە ئەزمونێک بوو بۆ لایەنی ئیسرائیلی و ئەمریکا، چونکە ئەو کاتی جۆرێک دەتوانم بڵێم ئێرانیەکان بەهۆی هێرشی موشەکی بالستیەوە توانیان جۆرێک لە ئازار و گوشار بخەنە سەر لایەنی ئیسرائیلی، بۆی ئیسرائیلیەکان بە شێوەیەک لە شێوەکان داوایان لە ئەمریکا کرد پەلە بێتە نێو شەڕەکە و شەڕەکە ڕابگرێ و ئەوە بۆ ئەمریکا لە ڕێی چەکە قورسەکانی خۆیەوە هات لە بارەگاکان و لە وێزگەکانی ئەتۆمیدا و ئێرانی ناچار کرد ئەویش بێتە سەر وەستاندنی شەڕ بۆ ماوەیەک و دواتر گفتوگۆکان دەستی پێ کردەوە. ئامانجی شەڕەکە لە نێوان هەر سێ لایەکە جیاوازە. ئەمریکیەکان بەتەکید سەرۆک ترامپ استراتیژی ئەو لە زۆر خاڵدا لەگەڵ استراتیژی ئیسرائیلیەکان یەک دەگرێتەوە، ئەویش مەسەلەی نێشتنی بەرنامەی چەکی ئەتۆمی و هەروەها چەکە موشەکە بالیستیەکان و هەروەها گروپە چەکدارەکانی کە دۆستی ئێرانن لە عێراق لە لبنان لە ناوچەکەدا هەن کە ئەمانە سێ داواکاری سەرچین ئەمریکا و ئیسرائیل لەسەری کۆکن کە نابێ لە دەست ئێران بمێنن، بەڵام خاڵێکی جیاوازی ئەویش پەیوەندی بە گۆڕینی ڕژێم هەیە. ئەوەی تێبینی دەکەین ئیسرائیلەکان ڕژدن لەسەر ئەوەی هەم ئێران چەکە بالیستی و ئەتۆمیەکەی و گروپە چەکدارەکانی لەدەست نەمێنێ هەم ڕژێمەکەش بگۆڕێ، بەڵام ئەوەی لە لایەنی ئەمریکا و تێبینی دەکەین ترامپ ئەو ئامادەکاریەی تێدایە ئەگەر هاتوو ئەو دەسەڵاتی ئێستای ئێران ڕفتارەکانی خۆی بگۆڕێ و ڕازی بێ بە داوا و مەرجەکانی ئەمریکا ئەو کاتی لەگەڵیدا دادەنیشن و لای ئەوان مەرز نییە، گرنگ نییە چێ سەرۆکایەتی ئەو حکوومەت و ئەو دەسەڵاتە لە ئێران دەکات، گرنگەوەیە ئەوەی کە حکومڕانی دەکات لەگەڵ ئەمریکا بگونجێ و هەڵبکە و بە مەرجەکانی ئەوان ڕازی بێ. بۆیە خاڵێکی جیاواز لێرەدایە، بۆیە سیرەکەی پەیامەکانی ترامپ ئەم جارە پێی خۆشە ئەگەر ڕژێمیش بروخێ، بەڵام ئەم ئەرکەی بە هێزی ئەمریکا و وەکو بەڵێنێک بەخۆیان و بە ئەمریکان نەبەستۆتەوە، بەڵکو داوێتە دەست گەلانی ئێران و بانگەشە ئەوە دەکا کە ئێستا دەرفەتێکی باشە بۆ گەلانی ئێران هەنگاوێک لە ئازادیەوە نزیکن ئێوە خۆتان واتە داوا دەکات چاوەڕێکرێ ئەم شەڕەکەی ڕابردووی نێوان ئێران و ئیسرائیل بێ کە 12 ڕۆژی خایەن دواتر بەڕێکەوتن و ئاگربەستەوە کۆمەڵی گۆڕانکاریەوە کە هەرچەنە ئەگەر کاتیش بوو بێ کۆتایی هات یاخود پێتان وایە ئەم شەڕە درێژەی دەبێت و یەکلاکەرەوەش دەبێت؟ ئەم شەڕە شەڕی یەکلاکەرەوەیە. من دەتوانم بڵێم تاڕادەیەکی زۆر جیاوازە. شەڕی پێشتر شەڕێکی ئەگە تەکتیکی بوو، ئەڵام ئەم شەڕە یەکلاکەرەوەی بە دوو ئاراستە. ئاراستەی تەسلیمبوونی ئێران بە ڕژێمی ئێستا و مانەوەی وە ڕازیبوون بە هەموو مەرجەکانی کۆمەلگەی نێودەوڵەتی و ئەمریکا و ئیسرائیل و گۆڕینی دەموچاوەکان و هاتنە پێشەوەی هەندێک سەرکردەی تازە و خوێنی تازە بۆ ئەو ڕژێمە وەکو چۆن
ترامپ ئاماژەی پێدەکە کە ئەو چەند خیارێکی هەیە بەڵام جارێ ناوەکان ئاشکرا ناکە ئەمە خواستی ئەمریکەکان و ترامپە سەرۆک ترامپە بەڵام خواستی ئیسرائیلەکاندا لەوەدا جیاوازە بۆیە من پێم وایە ئەگەر شەڕەکە بە ڕوخانی ڕژێم و مانەوەی ڕژێم هەردووچی حەسم دەبێ حەسم بەو مانایە ئەگەر ئێرانیەکان ڕازی بن بە مەرجەکان شەڕەکە کۆتایی دێ و ئەو دەسەڵاتە دەبینێتەوە و اینجا دوای ئەوە قۆناغی وەکو ئەوەی کە باسەر عێراق داهات لە ساڵی 91 دەست پێ دەکاتن و مشارەکان هەر لەسەر ئێران بە شێوەک لە شێوەکان دەمینێ و هانی خەڵکی ئێران دەدرێت جۆرێک لە ڕاپەڕین و شۆڕش دروست بێتن و گۆڕانکاریەکان لە ناوەخۆ ئەنجام بدرێ کە ئەوە ڕەنگە خواستێک بی بەڵام جارێ لەم قۆناغەدا ناتوانین پێشبینی بکەین کە ئەوە دێتە دی چونکە هەموو ئەگەرەکان لەسەر ئەوەنە پێرشەکانی ئەمریکا تونتر بەردەوام دەبێت ئیسرائیل تونتر بەردەوام دەبێت لە پێگەیەکە کە هەم بەرگریکارە و هەم هێرشبەریشە تا چەند و توانە و قدرەتی ئێران بەم جۆرە دەمێنێتەوە و دەتوانێت لەم پێگە و لەم موقعە ئاڵۆز و قورسەیە بمێنێتەوە لەگەڵەوەی ئابوووریەکی قورسیشیە لە ناو خۆدا. بەڵێ بەتەکید نابێ لایەنی ئابووریمان نەک لەسەر کۆماری ئیسلامی لەسەر ئیسرائیل لەسەر ئەمریکا لەسەر وڵاتانی کەندا و لەسەر عێراق و هەرێمی کوردستانیش لەبەرچاو بێ کە زیانێکی زۆر دەکەن بەهۆی بەردەوامبوونی ئەم شەڕە و درێژە کێشان هەروەها ئابووری جیهانیش زەرێکی گەورەی بەردەکەوێت بەهۆی داخستنی ئەگەر بە شێوەی کاتیش بی بۆ دەربەندی هورمز کە ئەوگەروی هورمز کە ئەمە 120 کاڵا و هاتوچۆی فرۆشتنی نەوت و کانزاکان و بازرگانی بەو دەربەندەدا تێپەڕێتن و بۆیە ئەمانە زیان بە هەموو لایەک دەگەیەنی بەڵام بە شێوەی گشتی من پێم وایە توانای ئێران لەم قۆناغەدا توانای بەرگری زۆر لاوازە چونکە هەم ئاسمانی هەم چەکەکانی لە توانای ڕوبەڕووبوونەوەی ئێران و ئەمریکا و ئیسرائیلیان نییە بەڵام ئەوەی کە هەیەی کە تا ئێستا ئێرانی هێشتۆتەوە لە گۆڕەپانی ئەو منملانەیە مەسلەی توانای بالیستیەکەیەتی و توانای درۆنەکانیەتی کە دەتوانێت تا ڕادەیەکی باش ژمارەیەکی زۆری لەو چەکانە لە بەردەستە بە یەک کاتدا بۆ ئیسرائیل بۆ بارەگاکانی یا بنکە سەربازیەکانی ئەمریکا لە وڵاتانی کەندا و عێراق و هەرێمی کوردستان و تەنانەت لە قوبرسیش ئاراستە دەکات ئەمە نیشانەی ئەوەیە کە ئێران لە ڕووی بالیستی و موشەکەوە زۆر بەهێزە و توانایەکی باشی هەیە و کەرەستەیەکی زۆری تا ئێستاش لە بەردەستدایە وان نیشان دەدرێت هەرچەندە ئێرانیەکان باستەوە دەکەن کە ئەوان تا ئێستا چەکە کۆنەکان بەکاردێن و چەکە نوێیەکانیان بەکارنێنەوە بەڵام من پێم وایە ئەمە بەشێکە لە بانگەشەی میدیایی و هەروەها شەڕێکی دەرونی کە دەیکەن چونکە ئێران زیانێکی گەورەی لەم شەڕەدا تا ئێستا بەرکەوتووە لە چەند سعاتی یەکەمدا ڕابەری گشتی لەدەستدا و زیاتر لە 30 قسوور سەرکردە و فەرماندەی باڵا و ناوەندی دەسەڵاتی خۆی ڕژێمەکەی لەدەستدا بۆیە جۆرێک لە بۆشایی جۆرێک لە شلەژان لە دەسەڵاتەکە دروست بووە و ئەگەر ئەو شەڕەش من پێم وایە سەرۆک ترامپیش درکی بەوە کردووە کە توانای ئێران لە مەسلەی موشک و درۆن و بالیستیەوە بەهێزە و توانای نەفەس درێژی هەیە بۆیە بانگەشەوە کرد لە دوێنێ شەوە گوتی ئەم شەڕە ڕەنگە تا 4 هەفتە بەردەوام بێ هەرچەندە ئەوان چوونە شەڕ ئاسانە بەڵام پێشبینیکردن بۆ دەرچوون لە شەڕ و کۆتایی هاتن زەحمەتە چونکە هەندێک لە فاکتەری لاوەچی یاخود کارکتەری لاوەچی وەکو وڵاتانی کەندا و هاتوونەتە نێو شەڕەکە ئەڵمانیا فەڕەنسا بەریتانیا هاڵوێستی خۆیان بۆ پشتیوانی لە ئەمریکا و لە ئیسرائیل دەربڕیوە و هەروەها گروپە چەکدارەکانی سەر بە حیزب الله و گروپە چەکدارەکانی شیعەکان لە عێراقدا ئەوانیش لە بەرژەوەندی ئێران هاتوونەتە ناو شەڕەکە کەواتە پێشبینی دەکرێت ئەو شەڕە فراوانتر دەبێت و تەمەنەکەشی درێژتر دەبێت ئەم شەڕە ئەم هێرشانی کە ئێران دیکاتە سەر بەرژەوەندیەکانی ئەمریکا لە وڵاتانی ناوچەکە و لە کەندا و بە شێوەیەکی گشتی بە هەرێمی کوردستانیشەوە بە بێوەڵام دەبێت لەلایەن ئەم وڵاتانەوە یان ئەوانیش بە هەمان شێوە پەرچەکرداریان نەبێت ئێران دەبانیشی لە خۆی کرد پێم وایە بەڵێ دۆخی عێراق و هەرێمی کوردستان تۆزێک جیایە لە وڵاتانی کەندا و چونکە وڵاتانی کەندا و بارگای سەربازی و بنکەی سەربازی گەورەی هێزەکانی ئەمریکای لێیە بەریتانیای لێیە بۆیە ئەمان خۆیان ڕاستۆخۆ تا ئێستاکە هیچ وڵاتێکی کەندا و پەرچەکرداری نەبووە لەسەر بە پراکتیکی بەڵام عەرەبستانی سعودیا هەڵوێستی ڕاگەیاندووە ئەگەر هاتوو ئەم جارە هێرشی بکرێتە سەر پەرچەکرداری کردداری دەبێت لەسەر ئەو هێرشانەوە ڕەنگە وەڵامی هەبێ بەکردەوە ئەمەش نیشانەی ئەوەیە کە سعودیا دەچێتە نێو شەڕەکە و هەروە میرنشینی عەرەبی ئیمارات کە ئەویش باڵوێزخانی خۆی داخست و ستافەکەی کێشایەوە ئەویش جۆرێک لە هەڵچوونێ لە پەیوەندیەکانیاندا ئەمەش جۆرێک لە گرژی بەڵام بۆ عێراق یعنی جیاواز لە وڵاتانی تر هەم ئەمریکا لێ دەدا هەم ئێران لێ دەدا مانای چی ئەمە مانای ئەوەیە گروپەکانی سەر بە حەشتی شعبی یا
گروپە چەکدارەکانی کە بە بەرەی مقاومە لە عێراق ژمار دەکرێن و سەر بە ئێرانن ئەوانە لەلایەن ئەمریکاوە بۆمباران دەکرێن و موشکباران دەکرێن تەنانەت ئیسرائیل و ئەمریکا لە دوێنێەوە داوایان کردووە دانیشتوانی چەند پارێزگایەکی عێراق لە مووسڵ و سەلاحەدین و ئەنبار و بەغدا و بەسرا دوورکەونەوە لە بارەگاکانی حەشدی شەعبی و گروپە چەکدارەکان چونکە ئەوانە دەکرێنە ئامانج ئەمە لەلایەکەوە ئەمریکا و ئیسرائیل لە عێراقدا لە خاچی عێراقدا لەلایەکی ترەوە ئێران و گروپە چەکدارەکانی سەر بە ئێران هەم لە بەغدا لە بەرژەوەندەکانی ئەمریکا و لە کۆمپانیەکانی نەوت لە بەسڕا دەدەن لەگەڵ هەرێمی کوردستان ئەمەش مفارەقەیەکە ینی عێراق و هەرێمی کوردستان زیاد لە وڵاتانی تری ناوچەکە لە هەردوو لایەنی بەرەی شەڕەوە بۆتە گۆڕەپانی کەوتنەوەی تۆپەکان و موشکەکان و درۆنەکان کە ئەمەش بارەکە قورستر لەسەر عێراقیەکان دەکەوێت پێم وایە دۆخی عێراق ناسکترە لە دۆخی وڵاتانی تری کەندا و وڵاتانی تر چونکە حکوومەتی نییە و هەروە ئابوووریەکە ئێستاکە ئەو داخستنی گەروی هورمز ئەمە گەورەترین زیان بە ئابووری عێراق دەگەێنێت چونکە عێراق 1940 هەناردەی نەوتەکە و کاڵا و بازرگانیەکەی لەڕێ ئەو بەندەری فاوەیە ئەو ڕێژ بگیرێ تەنانەت تەنیا ئەوە دەمێنێتەوە کە لە ڕێی بۆڕی هەرێمی کوردستانەوە 210,000 بەرمیلی هەرێم و چەند هزار بەرمیلێکی نەوتی کەرکوچیش لە ڕێ ئەو بۆریەوە بۆ جیهان ئاراستە دەکرێت ئەگەر هات و ئەو بۆڕێژ نەمێنێ کەواتە داهاتی عێراق ئابووری عێراق بودجەی عێراق لە ئێستاوە و لەگەڵ درێژە کێشانی شەڕەکە عێراق زەرمەندی یەکەم دەبێ هەروەها دۆخی سیاسی پێکەنەهێنانی حکوومەت و بەردەوامبوونی نائارامی سیاسی تەنانەت خۆپیشاندان لە بەرامبەر ئەمریکا لە بەرامبەر هێزەکانی پشتیوانی لە ئەمریکا دەکەن لەلایەن گروپە چەکدارەکانی شیعە ڕەنگە لە ڕۆژانی داهاتوودا زیاتر بێ ئەگەر هات و ئاراستە و ڕۆژان و تەمەنی شەڕەکە درێژتر بێتەوە. بەڵێ بەڕێز تاریخ سەرمەمی کە ڕاستەوخۆ لە هەولێرە و میوانی ئێمە بووی زۆر سپاس بۆ ئامادەبوویت.